خۆشەویستان و ئازیزان ئەو کاتان باش لە ئەستۆدەکانی سلێمانی لە بەرنمێکی تایبەت سەبارەت بە دۆخی خۆپیشاندان و بە تایبەتیتر لە زۆنی سەوز یاخود لە سلێمانی چی دەگوزارێت لە پشت خۆپیشاندانەکانەوە چ مەرامێک و چ نیەتێک هەیە لەوەی کە بارەگا حیزبەکان و شوێنە تایبەت و خزمەتگوزارەکان دەسووتێنن لەلایەن کەسانێک کە دەیانەوێت خۆپیشاندانەکان و قوتی خەڵکی و نەبوونی موچە بقۆزنەوە و چۆن یانوێ خۆپیشاندانەکان بە لاڕێدا ببن لەگەڵ کاکامەران غەریب وەکو کارگیری لقی چوار دەمەوێت قسە و باز زۆر سەراحەت و زۆر پەتیانە لە پشت پەردەوە چی ئەوگوزارێت لەگەڵ کاکامەرانە قسە لەسەرەوە بکەین کە لایەنێک کە خۆی بە میوان ئەزانێ بەڵام مۆنۆپۆل و پاوانی هەرێمی کوردستان یعنی بەشێک لە گوندەکان و ناوچەکانی هەرێمی کوردستانی کردووە دەمەوێت کاکامەران غەریب قسە و باز لەسەرەوە بکاکە هاوڵاتیان دەکوژرێن لەلایەن کەسانێکەوە کە بە چەک چوونەتە ناو داخوازیە هەرە سەرەتایی هەرە بەرایی هەرە یاسایەکانی خۆپیشاندەران و موچەخۆرانەوە کاکامەران غەریب وەکو کارگیری لقی چوار بەخێراتی زۆر سپاس دەمەوێت کاکامەران بڕۆیتە ناو ئەو قسە و باسەوە و ئەمێ زۆر شەفاف و زۆر پەتیانە قسە لەسەرەوە بکەین ئەوەی لە پشت خۆپیشاندانەکانەوە ئەوگوزارێت کێ ئەوێ ئیستیغلالی ئەم خۆپیشاندان و ئەم بابەتی خۆپیشاندانانە بکات. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە چەند ڕۆژی ڕابردوو کوردستان بە کەشوهەوایەکی زۆر بارگاوی بە پشێوی و دەمارگیری و شەڕ و کوشتار و هەڵکوتانە سەربارەگاکان و هەروەها دام و دەستگاکانی حکوومەتا تێپەڕی تاکو ێستاژە ئەو پشێویانە بەردەوامە بەداخەوە کۆمەڵێک لە ڕۆڵەکانی ئەم خاکە چ لە ناو بارەگا حیزبیەکان هەروە چ ئەو کەسانەی کە وەکو خۆپیشاندەر بە فیشەکی هێزە ئەمنیەکان کوژراون لە ناومانانین ئەمە دەرەنجامی سیاسەتێکی شێوا و هەڵەی کۆمەڵێک لایەنی پاوانخوازە کە جگە لە خۆیان بڕوایان بە پلۆراریزم نییە بڕوایان بە فرەحیزبی نییە بڕوایان بە فرە بیر و بۆچوون نییە پێیان وایە کە لە هەر کوێ ئەوان بوونیان هەوێ ئەوە مڵکی ئەوانە لە کاتێکا کێ مازین بەپێی سیاسەتی نێودەوڵەتی بەپێی سیاسەتی ئەقلیمی شەروا بەپێی دابوونەریت و یاسای وڵاتان کۆمەڵێک ڕێکار دیاری کراوە بۆ هەموو هێز و دەسەڵاتێک کاکامەران ببوورە قسەکەت پێ بڕم من ڕەنگە مافیەوەم نەبێ زۆر سەراحەت و زۆر ناوبێنم بەڵام بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی وەکو کارگیرێکی لەق سەراحەت بۆچی ناوی پەکەکە نایهێنرێت مەخسووسن ینی ئەیانەوێ چۆن سەنگەر بگوازنەوە و چ سوودێک لەوە هەبێنن بەڵێ بابەتەکە ئێمە گەر وەکو پانۆرامایەک لەم بارودۆخە بڕوانین لە ساڵی 1992 لەگەڵ ڕاگەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها دروستبوونی ئەم قوارەی کە ئێستا وەکو هەرێمی کوردستان ناوی دەرکردووە و لەسەر ساحەی سیاسی ناوچەکە وەروان نێودەوڵەتیش سنگ و قورسایی خۆی هەیە پەکەکە یەکەمین لایەنی کوردی بوو کە بەداخەوە لە جاتی پشتیوانی و پشتگیری ئەم قوارەیە دژایەتی خۆی بۆ ئەم قوارەیە ڕاگەیان هەروەها بە خەنجەرێکی وەسف کرد لە پشتی وڵاتانی عەرەبی لە کاتێکا کە نازانم ئەو چ بەرژەوەندیەکی لەگەڵ وڵاتانی عەرەبی هەبوو کە بەو شێوەیە بوو داکۆکی کار ئەمە بەپێی قۆناغەکان هات ساڵ لە دوای ساڵ ئێمە ئەبینین کۆمەڵک ڕوودا و ڕوویا بوون بە بەشێک لە شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان بوون بە بەشێک لە چەتەگەرایی لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان داگیرکردنی مڵک و ماڵی خەڵک هەروەها وێرانکردنی گوندە سنووریەکان ئەمە بە شێوەیەک لە شێوەکان تاکو ئێستا بەردەوامی هەیە ئێمە ماوەیەک لەمەوبەر شایدیەوە بووین کە پاش ئەو پشێویانەی کە لە 16 ئۆکتۆبەرەوە ڕوویدا بەپێی هەواڵێکی دڵخۆشکەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق گەیشتنە ئەوەی کە ڕێکەوتنێک بکەن لەسەر بەڕێوەبردنی شنگال ئەمە بووە چی بووە هۆی ناڕەزایەتی پەکەکە بۆ لەبەرەوەی پێگەیەکی جوگرافی لە دەزەدەنکەوان کە بە شەڕ بەدەستیان نێنا بوو تاکو پێیان ناخۆش بەمەرجە پێشتر هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چەند جار ینی داوای لێکردن و داوایەکی برایانەکە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوان ئەو پێگەی خۆیان لە دەستدا
ملیان کەچ کرد بۆ داوای حکوومەتی عێراقی بەبێ هیچ قسە و مەرجێک ئەبیان بەجێهێشت لە کاتێکا کاوەگەر لایەنێکی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لێبکردنایە زۆر ئاسان بوو بەلایەنەوە کە شەڕی براکوژی لەسەر دروستکەن ئەمە هات تاکو ئەگاتە ئێستا ئێمە ئازانین کە سنوورەکانی هەرێمی کوردستان تا کوشتنی چەند پێشمەرگەیەک لە بەڵێ سنوورەکانی هەرێمی کوردستان چ لە بەری تورکیا چ لە بەری ئێران ئەو دەست و پەیوەندانەی کە بە ناوی حیزبی ترەوە پەکەکە دروستی کردووە ئەوانی لێن سەرانە ئەسێنن گومرکەکەن خەڵکی سەر سنوورەکان ئیزعاجەکەن ئەمە هاتە ئەوەی کە هەروەها خەم ساردی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارە لە چالاکی چۆنەڵێ پشێوینانەوەی ئەم گروپە وای کردووەکە لە بەشێکی زۆری خاکی کوردستان تەشەنەیان ساندووە ئەبنە هۆی ئەوەی کە ببنە لایەنێکی سەرەکی لە پشێوینانەوە لە خۆپیشاندانەکان ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بەڵێ ئەبن بە بەشێک لەم پشێویانە هەروەها بەشدار ئەبن لە ڕشتنی خوێنی کورد لە ناو بارەگا حیزبیەکان لە ناو دام و دەستگا حکومیەکان وێرانکردن تاڵانکردن بە کوژدانی خەڵک هەروەها کەڵک وەرگرتنی خراپ لە ئەو بارودۆخەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە لە ئەنجامی قەیرانی ئابووری کە بەسەر هەرێمی کوردستانە سەپاوە بەڕینی موچە و مافی خەڵک لەلایەن بەغداوە کە ئەویش بەداخەوە کۆمەڵێک پەرلەمانتاری بەکرێ گیراوی کورد دەستیانتیا بۆ تاکو ئێستا لای ێزالیش دەستیانتیایەتی هاتوۆتە ئاراوە هەروەها ڕوبەڕووبوونەی کۆرۆنا کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکێکی زۆر و مەترسیەکی زۆری لەسەر بووەکە و مەترسیە بڕەوێنێتەوە لەسەر خەڵکی کوردستان ئەمان هەمان هاتن ئەم زەمینەیان قۆستەوە بۆ لەبەر ئەوەی بڵێن کە خەڵک برسیە خەڵک موچەی نییە بۆیە خۆپیشاندانەکە ئەگەر چەند ڕۆژی ڕابردوویەوە سەیری ڕاگەیاندەکانی فارسی زمانەکانی ئێرانتان کرد بێ هەر بەو شێوەیە بەڕایەگەێنن کە خەڵک لە برسا هەستاوە خۆپیشاندانەکات داوای ڕوخاندنی حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەمە لە کاتێکە کە وانە ئێمە ئازانین بە پێ ئەو سیلسیلە ڕووداوانەکە ڕوویداوە پەکەکە چێ لە پشتەوەیە هەروای کێش پاڵپشتی ئەکا بۆیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوئەدا خۆپیشاندان نییە شۆڕژ نییە هەروەها ڕاپەڕینیش نییە ئەمە کۆمەڵەیەکی ئەنارشیستن کە بڕوایان بە مافی بەرامبەر نییە هەروەها ئەیانەوێت لە ئاوی لێڵە ماسی بگرن ئەو زەمینەیە کە بەهۆی نەبوونی موچەوە هاتووەتە ئاراوایانەوێ بیقۆزنەوە بۆ هێرشکردنە سەر بارەگاکان و بە تایبەتی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئەزانین مامۆستا فەرمانبەر خەڵکی ئاسایی خاوەنی چەکی قورس نییە بۆ هێرشکردنە سەر بارەگاکانی ئێمە ئاربیجی بەکار هاتووە بیکەیسی بەکار هاتووە گازی فرمێسکرەش بەکار هاتووە ڕوومانە بەکار هاتووە بەداخەوە کۆمەڵک لە کادر و هەواڵانمان لە بارەگاکانە بریندار بوون شەهید بوون ئەوەی دوێنێ کا کامەران کە لە پێنجەن گوزەرا و ئەو پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان کە شەهید کرا ینی زۆر بەڕۆنی کە بە دانپێدانانی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی کە ئەم زۆنیان خست بووە چوارچوەی یعنیەوەی کە پێڵەن تیرۆرەوە ینی بە شێوەیە کە تیرۆر وەکو حکوومەتێکی تیرۆری کە تعاملیان لەگەڵا کرد هەر پەیوەست بە قسەکانی خۆیەوە کەڵە مەتاڕیان بۆ شێ لەسەر داخستین و ئێستاش وەکو چۆن دەستیان گرتوون بوون بە مڵۆزمە بەسەر ئەوانەوە و ئێمە هاوکێشە سیاسەکانیش ئەبینن کە ئەوان نەیارێکی هەرسەرێکیان بۆ خۆیان دروست کردو کە پارتی وەکو هەمیشە برا سێریان ئەکا پارتی ئەکەنە ئامانج و بە قەناس پێشمەرگەی پارتی ئەکوژن چۆن ینی پەیوەست بە پابند بە قسەکانمانەوە لەوەی کە چۆن قوت و بژێوی ژیانی خەڵکی ئەمان نەیخۆزنەوە بۆ خۆیان بڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر وەکو ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بڕوانی هەرێکەوە بە پێی پەیڕۆ پرۆگرامی خۆی لە سنوورێکی جوگرافی دیاریکراوە کاری حیزبی خۆیەکە ئەگەر بە پێی ئەو منتیقەی کە پەکەکە کاری لەسەرەکە بووە ئێمە ئێستا مادام پێشمەرگە چووە کۆبانێ لەوێ کۆبانی ئازاد کرا ئێستا پارێزگایەکی هەرێمی کوردستان لە کۆبانێ ئاوا کرایە ئەمە منتیقی ئەوانە ئەگەر ئەوانەی کە
بەم شێوەیە بیرەکەنەوە ئەگەر بە خۆیانی ڕەوا ئەبینن هەر پارچەیەکی هەرێمی کوردستان ویستیان حەزیان لێبوو دەستێوەردانی لێ بکەن بارگای لێدانێن خەڵکی ئیهانە بکەن ئەی بۆ ئەو مافە بە حیزبەکانی ڕۆژهەڵات ڕەوا نابینن ئێمە لە کاتێکا کازانی حیزبەکانی ڕۆژهەڵات لەبەر ئەوەی هەرێمی کوردستان بە پەناگەیەکی ئارام بۆ هەموو کوردەزانن حەز ناکەن مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بێ بۆیە هەموو کردەوە چەکداریەکانیان بۆ ناو خاکی وڵاتانی دراوسێ ڕاگرتووە کاری سیاسی خۆیانەکەن ئەگەر تۆ ئەمە بە خۆڕەوابینیە بێ بە حیزبەکانی ڕۆژهەڵاتیشی ڕەواب بینی بە حیزبەکانی پارچەکانی تریشی ڕەواب بینی ئێمە کۆمەڵێکی زۆر خەڵکی تێکۆشەری ڕۆژاوای کوردستان کە لێرە تدریبیان بینی و تدریبی سەربازیان بینیوە بۆ ئەوەی بچنەوە دیفاع لە خاکەکەی خۆیان بکەنەوەوان ڕێگە نادەن بگەڕێنەوە بۆ ڕۆژاوە ئەمە منتقیەوانە بەڵام لە بەرامبەرە بە خۆیان ڕەوا بینن کە لە پارچەیەک چیان ویست بیکەن ئەمە کێشەکەیەکە ئەم هێزە ئەنارشیستە لەوەتی هەیە بەم شێوەیە بووە ئەگەر خۆزگە ئەگەر فکرێکی ناسیۆنالیستی نەتەوەییان لە پشتەوە بواە ئێمەش دەستخۆشیمان لێکردن ئەگەر لە هەر شوێنێک بیانویستە بارگە و بنەی خۆیان بخەن بەڵام ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ مەوزوعی نەتەوایەتیان نین و نامۆن بە مەوزوعی نەتەوایەتی ئەسڵەن ڕەفزی دەوڵەت نەتەوە ئەکەنەوە باشە تۆ کە خۆت ناوێکن لە خۆت ناوەکە پارتی کرێکارانی کوردستان ئەگەر بتەوێ لە پێناوی و ئامانجە مەزنەی کە هەمومان لە پێناویە هەوڵەدەین هەوڵ بدەیت ئەبێ بە حەقبی سەلمێنی کە شایستەی ناوی کوردستانی بە پاشگری حیزبەکەتەوە بەڵام ئەم منتیقەیەوان کاری لەسەرەکەن ئێمە بۆ مێژوو بۆمان ڕوون بۆتەوە لە کاتێکا کە ئێمە وەکو پارتی زۆر هاوکاریان بووین لە هەموو قۆناغەکانیانەوە لە سەرەتای دامەزاندنیانەوە تاکو ئێستاش بێ زۆر هاوکاریان بوون بە هەموو شێوەیەک بەڵام بەداخەوە نمەک بە حرام دەرچوون ئەمانە لە پشتەوە خەنجەریان لە هەرێمی کوردستاندا و ئەزانن کە تاکە حیزبی گەورەی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە و باگراوندێکی نیشتیمانی نەتەوەیی لە پشتەوەیە ڕێگرە لە بەردەم ئەو نیازە گڵاوانەی کەیانە بۆیان ئەیانەوێ کە ئەم خۆپیشاندانانە بە فیتی لایەنی تر بقۆزنەوە بەڵام چ دەستکەوتێکیان لەمە ئەبێ کە خوێنی کورد بە دەستی کورد بڕژێ ئەمە شتێکی ترە کا کامەران لام گرنگە کە لەوە بپرسم کە ئەوان کە بەو شێ لە شاخ ڕفتارێکی فاشیانە ئەەکەن هەوکارم بۆ چۆڵکردنی 133 گوند و داگیرکردنی 500 گوند و لە هەموو کوردستانە هەڵکردنی پەرچەمی کوردستان مافێکی معنەوی هەموو تاکیکی کوردستانە بەڵام لە قەندیل بۆ ینی بۆ کوردستانیان نییە پەرچەمی کوردستان هەڵکەن چۆن ینی خۆپیشاندەر بە ئاگا بێلەوە یاخود دایک و باوکان بە ئاگا بن لەوەی کە پەکەکە بە ڕێخستنە نیهێنەکانی چۆن ینی بەم شوێ استیغلالی نەهامەتی و نەهاتنی موچە ینی نەکات بەڵێ بە دڵنیایی ئەمە لە هەرێمی کوردستان مۆزاییکێکی کۆمەڵایەتی زۆر جوانمان هەیە کە خۆی لە پەیوەندیەکانی تاکەکانی ناو خێزانەکانی ناو گەڕەکەکانی ناو شار هەروەها بنەماڵەکانی ناو عەشیرە دەبینێتەوە بەداخەوەی کە لە ماوەی ڕابردووە ڕوویدا هەوڵێکە بۆ شێواندنی ئەم نەریتە جوانە کە هەڵکوتانە سەر ماڵان بەڕاستی لە کۆمەلگای کوردیان ماڵ قودسیەتێکی تایبەتی خۆی هەیە پیرۆزیەکی تایبەتی خۆی هەیە کە تۆ هەڵت کوتایە سەر ماڵەکە واتە قودسیەتی خێزانی کوردیت پێشێل کردووە ئەمە بە شێوێک لە شێوەکان مەترسیەکی گەورەیە بۆ سەر پێکەوە ژیانی کۆمەڵایەتی هەروەها ئاشتەوایی نیشتیمانی لە هەرێمی کوردستان ئەم هێزە لەبەر ئەوەی کە لە ژیانی حیزبایەتی خۆیان ڕەچاوی کۆمەڵێک لەم نەریتە جوانانەی نەکردووە بۆیە زۆر پێی ئاساییەکە لە هەرێمی کوردستانیشا بەو شێوەیە بشێوێ بەڵام حەق وایە تاک بە تاکی خەڵکی کوردستان حیزبە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دام و دەستگا پەیوەستدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەرەوە بکەن کە ئەم ڕەوتە ناشیرینەی کە ئێستا لە ئارایە هەیە
ستۆپێکی پێ بکەن ڕایوەستێنن هەروەها خێزانەکان ئاگاداری زیاتری مناڵەکانی خۆیان من چونکە ئەوان وەکو سەرجەم هێزە ئایدۆلۆژیە پۆپۆلیستەکان کار لەسەر مناڵانی تازە پێگەیشتووەکەن ئەوانەی کە تازە ئەچنەتەمەنی هەرزەکاریەوە زۆر ئاسانتر هەزمی کۆمەڵێک بیر و بۆچوونی تونڕەوانە ئەکەن کە ئەم حیزبە سیاسیانە بتوانن بەکاریان بێنن ئەبێ خێزانەکان لە هەرێمی کوردستان زۆر وریایەنەتر مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەیە بکەن ئەوەی کە ئەبینرێ شەڕێکی چەکداریە لە پشت واجهەیە کە بە کۆمەڵێک مناڵ و هەروەها مێرد منداڵ کە پێشخۆیانیانەدەن بۆ بەردەم بارەگاکانی ئەحزابی سیاسی و دامون دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەبینین ئێمە ئێستا شەڕەکانی کە ڕوویداوە لە ئەو بارەگانە شەڕی چەکداری بووە ئەمە شەڕێک نەبووە کە بە هێزی خۆپیشان دەربکرێ ئەمە هێزێکی میلیشیایی لە پشتەوە بووە کە مدەڕەبیش بوون شەڕکەر بوون بۆ چونکە ئاراستەی تەقەکانەوە و شوێنانەی کە تەقەی لێکراوە نیشانەیەوادەن کەم هێزێکی شەڕکەر بوون کەواتە ئەمە ئەزمونێکیان هەیە بۆیە ئەبێ ئێمە وریابین وەکو پێک هاتەکانی کۆمەلگای کوردی وەکو هەموو ئەحزابی سیاسی کە ئەمانە نەتوانن ئەو ئاشتەواییە کۆمەڵایەتیە و نیشتیمانی ئەمان لێ تێک بکەن کاکامەران ئاماژەی بۆیە کە لە نەریت و لە کەڵچەری ئەمایانی هەڵکوتانە سەر ماڵان بە تایبەتی ئەگەر لە بابەتێکی هەرمەدەنی کە خۆپشاندانە هەڵ ناکوتنە سەر ماڵان بەڵام ئەمەشی کە بۆ زیاد بوو لە خۆپشاندانەکانی پێشترایمە ئەوەمان نەبینەوە هەڵکوترێتە سەر موەسسەسە زۆر هەستیار و خەدەمات ئەوەی کە خزمەت بە خودی هاوڵاتی ینی ئەوەی کە کارەبای نییە ئەوی لە دایرەکانی تر کە ینی ئەو هەموو دێکۆمنتانە کە لەوێن ئەوان سووتێنن ینی بە شێوەیەکی منەظەم ئێمە تێگەین لە پشت ئەم خۆپشاندانەوە وەکو بەڕستان هەر کە وتان ئەو مێردناڵانە دنەیەن کە بیان خەنە ناو داخوازی و خواستە ڕەواکانی خۆپشاندەرانە بڵێ بە دڵنیاییەوە ئەمە ئێمە ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو ڤیددیویانەی کە خۆیان تۆماریان کردووە نیشانەی ئەوەیە کە ئەوانەیانەوێ بنیاد یا ژێرخانی ئەم وڵاتە تێک بدەن بەچی لەبەر ئەوەی کە ئەوان ناتوانن مەرامەکانیان بە شێوەیەک لە شێوەکان بهێننەدی کەواتە ئەبێ هەڵکوتنە سەر دام و دەستگا خزمەت گوزاریەکان بۆی سبەینێ ئەگەر خەڵکی کوردستان بێکارەبا بوو داواکانیان ئاراستەی حکوومەتکەن خۆپشاندان ئاراستەی حکوومەتکەن ئەگەر بێ ئاو بوون بە هەمان شێوە ئەگەر مامەڵەکانیان لە فەرمانگەکانە ون بوو یا سوتا بە هەمان شێوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتیشی لێ ئەکەوێتەوە بە هەمان شێوەی کە پێشتر باسم کرد کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە کە بنیادی خێزان و کۆمەلگا خاتە مەترسیەوە باشە فەرمانگەی هاتوچۆ تۆی سووتێنی هەموو دۆسیەی ئەو خەڵکە یعنی بە شانازیشەوە بە ڤیددیۆ تۆماریان کردووە هەموو دۆسیەی ئەو خەڵکەڵێ ئەمە هی خەڵکە بەڵێ خەڵکە بیسووتێنە یعنی وایان لێ کردووە کە تەنانەت ئەوان بە ناوی خەڵکەوە چنە سەرجادە بەڵام دژی خەڵکن ئەمە خاڵێکی جەوهریە کە ئەبێ خەڵکی کوردستان ئاگاداری بێت تۆ بە ناوی خەڵکەوە چوویتە سەرجادە داوای مافی خەڵکەکەی بەڵام دژی خەڵکی کوردستانی ئەمە ئەبێ خەڵکی کوردستان ئاگادار بن ئەم ڕەوتە ڕەوتێکی ئەنارشیستیە ڕەوتێکە کە ئەیەوێ بنیادەکانی کۆمەلگای کوردی تێک بدا ئەیەوێ کە بنیەی تەحتی ئێمە سفرکە بۆی نەتوانین لەسەر پێی خۆمان لەوە زیاترکە کامرا ئەوەمان بۆ ڕوونترە بێتەوە کە ئەوانیانەیە پەروەردەی تاکتێک بن ئەویش ینی دنەی مێرمناڵانیان کە موەسسەسەیەکی هەر هەستیار بسووتێنن کە پەروەردەیە لە شارە زۆر سووتان بەڵێ بە دڵنیاییەوە مناڵم ئەو مناڵ و مێرد منداڵ لەو تەمەنەیە ئاسی تێگەیشتنی کامەڵ نەبووە احتیمالە شتێکی خراپ وەکو شتێکی چاک وەرگێ کا کامران ئەمە دەستی تۆمەت نییە بەڵێ بەڕێستان وەکو کارگێڕێکی پارتی دیموکراتی کوردستان ئەمە دەستی تۆمەت نییە منیش وەکو پێشکەشکارێکە ئەم قسە و باسە ئەکەین خۆپشاندانەکان پەکەکە لە پشتی وێ ئەویش بە هۆکارەوەی کە قوت و معاشی خەڵکی نییە لە هەمان کاتە خودی پەکەکەیە بۆ لێنەوتەکانە تەقێنێتەوە ئەو دوو فاقەتی ئیزدیواجەیە ئێمە بەڕوونی بەڵێ بە دڵنیاییەوە بگە من ئاماژەم پێدا کە پێگەیان لە بەشێک لە خاکی هەرێمی کوردستان نامێنێ
ئەوان ناچارن بڵێ سەنگەر گوازنەوە لە شوێنێکی کەوە هێزەکانیان بێننەوە ناو خاکی کوردستان ئەم جارە کاریان لەسەر ئەوە کردووە کە ڕۆبچنە ناو خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانەوە کە ئەمەش شتێکی زۆر زۆر خراپە بالفعل ئەوان مادام کار لەسەر شێواندنی شیرازەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بکەن کار لەسەر ئەوەش ئەکەن کە زەمینەیەکیان بۆ ساز بکرێکە بەو شێوەیە ئەوان بێنە ناو خۆپیشاندەرەوە کە سەرچاوە حیاتیەکانی ژیانی خەڵکی کوردستان کە بۆریە نەوتەکانە ئەوان بیتەقێنەوە بۆ لەبەرەوەی بیانیەکیان بەدەستەوە بێ کە سبەینێ چوونە ناو خۆپیشاندەرانەوە هەڵیان کوتایە سەربارەگەکان بڵێن موچە نییە باشە تۆ لەو لاوەبۆری نەوتە تەقێنیتەوە لێرە واڵی موچە نییە کەواتە بەشێک لەوەی لە هەمەتیانی کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە ئەکەوێتە ئەستۆی پەکەکە کردەوەکانی پەکەکە کە ناهێڵێ سەرچاو بەرەو بوومە کشت و کاڵیەکانی گوندە سنووریەکان بفرۆشرێ داهاتێکی ئابووریە بۆری نەوتی هەرێمی کوردستانە تەقێنێتەوە داهاتێکی ئابووریە بە سۆر سەرانە لە خەڵگە ئەسەنێ زیانگەیان نەبە داهاتی ئابووری ئەمانە ئەگەر بە وردی لێی بڕوانین حەقا خەڵکی کوردستان زۆر لەوە چاوکراوەتر بن کە دوا پڕوپاگەندەی ئەم جۆرە حیزبە پۆپۆلیسیانە بکەون. کا کامەران وەکو دوا پرسیار و وەکو دوا قسەمان لەسەر هەر خۆپیشاندانەکانی ئەم دوایی سلێمانی و شەهیدکردنی زیاتر لە ئەو چوار ڕۆڵەی ئەم نیشتیمانە ینی چۆن ئێمە لە پشتەوە لە ڕەفتاری خودی پەکەکە تێبگەین کە کردار تونتیژن و لە ڕووی ئایدۆلۆژیشەوە ئەوەی کە پێڵن غەسل دەماغ ینی تا ڕادێک ئەتوانن قسەکە لێرایە بۆ ئەم خۆپیشاندانە بۆ ئەم خۆپیشاندانان بە تایبەتی لە سلێمانی خودی حیزبەکانی سلێمانی لە مەرام و نیەتی پەکەکە تێگەیشتون کە بەخێوکردنی ئەو مارە بە خۆشیانەوە ئاات بەڵێ تا ڕادەیەک نەبوونی خیتابێکی یەکگرتوو لە ناو حیزبانە بۆ هۆکاریەوەی کە ئەم جۆرە هێزە توونڕەوانە گەشە بکەن لەم ناوچەیە کە بەڵام ئێستا پێدەچێ خۆیان هەستیان بە مەترسی کردبێ کە نەوەکو لەبەرەوەی کە شیرازێ کۆمەڵگا تێگەدەن لەبەر ئەوەی کە خەریکە شیرازە لە دەستی خۆیان دەرەچێ بەرژەوەندیەکانی خۆیانەکەوێتە مەترسیەوە ئەم هێزە توندە ئاژۆیە خەریکە دەست دەکرێ بەسەر کۆمەڵێک کایەی هەستیار و گرنگ لەم ناوچەیە ئەگەر هەست درکیان بەوە کردبێ کارێکی باشە ئەگەر درکیان بەوە نەکردبێ بەڕاستی کارەساتە زیانەکەشی بۆ خۆیان ئەگەڕێتەوە بۆ لەبەرەوەی یەکەم کەسی کە زیانمەند ئەبن چونکە ئاگرەکە ئێستا لە ماڵی ئەوانایە بارەگایەکی پارتی بسووتێ یاکو ئەوان هەوڵ بن پێشمەرگەیەکی پارتی یا کادرێکی پارتی شەهید بکەن لەوانەیە زۆر زۆر ناخۆشە بەڵام ئەمە کار لەسەر ڕەوتە نیشتیمانی و نەتەوەیەکەی پارتی دیموکراتی کوردستان ناکات بۆ لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕەوتێکی جێگیری هەیە بەڵام پارتیش هەمیشە خۆی بە پەرپرسیار ئەزانێت و بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر خۆی بە بەرپرسیار نەزانایە ئێستا زۆرترین بارەگا کە سوتاوە لەم پشێویانەیە بارگای پارتی دیموکراتی کوردستان بووە بەڵام یەک بەناو خۆپیشاندەریش لەبەردەم بارگای پارتیان نەکوژراوە ئەمە بەرپرسیارەتیە کە پارتی دیموکراتی کوردستان باسیەکە بەڵام ئەوان کادری ئێمەیان شەهید کرد هەروەها سوکایەتیان بە پێشمەرگۆ کادری ئێمە کرد ئەمە بەرپرسیارەتیە لە یاخود ئەمەم لا گرنگە هەرچەند وتم دوا پرسیارە پەرتەوازەی خودی حیزبەکانی سلێمانی پەکەکە نهاتوە بیقۆزێتەوە و بەدڵنیاییە وەکو باسمان کرد یانی ئێستا تۆ لێرە فەراغێک هەیە کە تۆ نەتوانی یاسا بسەپێنی نەوەکو پەکەکە هەر هێزێکی تر دوور نییە سبینێ داعش بتوانێت ئەو فەراغە بقۆزێتەوە جا ئەمە مەترسیەکە کە ئومێدەوارم دەسەڵاتدارانی سلەیمانی و لایەنە ئەمنیەکان هەستیان پێکرد بێ و بە زووترین کات خەڵکی سلەیمانی لەم ئازار و مەینەتیە ڕزگاریان بێت بۆ لەبەرەوەی سایکۆلۆژیای خەڵکی کوردستان و بە تایبەتی ناوچەی سلەیمانیش کە وەکو چەقی ململانەکانە زۆر زۆر ماندووە ئێمە بێ هەوڵ بین هەمومان کار لەسەر ئارامی ئەم بارودۆخە بکەین. کا کامەران غەریبک و کاریێڕی لقی چوار خێراتیت زۆر سپاس بێ بە خێراتی خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە بەختەوەر بن.